ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت و ئێمە بەردەوامین بە خۆشحاڵی و ئەم ماوەیە گوێبیستیەوە بین کە لە شاری کەرکووک چالاکی زۆرمان هەیە. ئەم جارەشیان ئەم چالاکێکی ئەنجام درراوە لە شاری کەرکووکە کە لەلایەن دەستگای میدیایی دە کوردش ئینسایدەرەوە هەڵمەتێکی نەمام چاندن لە شاری کەرکووک ئەنجامدرا، دواتر ڕێوڕسمێک ئەنجامدرا بۆ سەرکەوتنی ئەم هەڵمەتە کە لە شاری کەرکووک بەڕێوەچوو. ئەم ئێوارەیە میوانی ئێواری کورسان مەگەزین میوانێکی لێهاتوو بەتوانەمان هەیە کە ئەویش گەنجێکە بە ناوی پاکۆ ڕێبوار کە میوانی ئێواری کورسان مەگەزینە. کاک پاکۆ ئێوارەت باش بێت و سڵاوت لەبێت، زۆر سوپاس دەکەین کە هاتی بۆ نێو ستۆدیۆی کورسان مەگەزین. سڵاو لە جەنابیشتان ساوێن خان، سڵاو لە تەواوی بینەرانمان لە دەستگای میدیایی کورسات و لە پرۆگرامە جوانەکەتان. سپاس بۆ میوانداریە و هیوادارین هەوێنی ئێوارەیەکی جوان بێ بۆ هەموو لایەک. زۆر سوپاس دەکەین کاک پاکۆ، دەستان خۆش بێت بۆ ئەو پرۆژە جوانەی کە ئەنجامتاندا لە شاری کەرکووک. باسێکی ئەومان بۆ بکەیت، ئەو چالەکەی کە بەڕێوەچوو و باسێکی ڕێوڕسمەکەشمان لە هەمان کاتا بۆ بکەیت. باشە، سەرەتا من پێم خۆشە باسی پرۆژەکەمان بکەم لە سەرەتایە کە ئێمە ئەم پرۆژەیە چییە و ئەو لایەنانەشی کە بەشدارن تایە کێن و بۆچی ئەنجاممان ناوە. ئەم پرۆژەیەکە لەلایەن دامەزراوەی کۆکار کە دامەزراوەیەکی بێلایەنی تایبەتمەندی شاری کەرکووکە. ئەم دامەزراوەیە لەلایەن کاک هاوڕێ هاشمەوە بەڕێوابرێ لەوێ. ئەم پرۆژەی جەنابیانە و بە هاوبەشی لەگەڵ خەرجکێشی میدیایی دەستگای دە کوردش ئینسایدەرا وەکو دەستگایەکی میدیایی کلتوری گەنجانەی بێلایەن ئەنجام دراوە. لە نێو پرۆژەکە ئەمە حوتەمین هەڵمەتەکە ئەوان ئەنجامی ئەیەن. بۆچی ناوی هەڵمەتی نەمام چاندنە؟ سەرەتا پێم خۆشە باسێکی ئەوە بکە لەبەرەوەی کە پرۆژەکە سەرەتا لە کێڵگەی دامەزراوەی کۆکارە تۆوی نەمامەکان ئەچێنرێ، پاشان دوای گەورەکردنی لەلایەن دامەزراوەکەوە ئەوان لە کۆتایی هەڵمەتەکەیە نەمامەکان ئەڕوێنن. لەم هەڵمەتی حوتەمیانە ئەوان دەستگای میدیایی دە کوردش ئینسایدەریان هەڵبژارد کە لێرەوە لە سلێمانیوە ئەم دەستگا میدیا گەنجانەیە وەکو سەکۆیەک بەکاربهێنن بۆ ئەوەی کە پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی نێوان هەم شارەکان هەم لایەنی کۆمەڵایەتی و ژینگەی ئەو شارەش دوای بڵاوبوونەوەی ئامارەکانی سەوزایی و ژینگە لە شارەکانی هەرێمی کوردستان کە ڕێژەی سەوزایی لەو شارە کەمە، پێمان خۆش بوو کەرکووک بە جۆرێکی تر بناسین، کەرکووکێک بناسین کە دوور بێت لە بابەتی سیاسی، دوور بێت لەو بابەتانی کە ئێمە کەرکووک ئەناسین پێی و پێی ئاشنین. پێمان خۆش بوو گرنگی بین بە لایەنی ژینگەی و نیشتیمانی ئەو شارە. زۆر باشەکەواتە باسێکی ئەوەشمان بۆ بکەیت کە لە شاری کەرکووک 3000 نەمام چێنرا، 7000 نەمام چێنرا، 7000 نەمام چێنرا. بڕیارە ئەم 7000 نەمام چاندنە تەنها لە شاری کەرکووک بێت یاخود لە شارە جیاوازەکانی کوردستانیش ئەم پرۆژەیەتانە بێت بە هەمان شێوە؟ بێگومان ئەگەر ئەم پرۆژەیەکی تاگلایەنی دەستگای میدیایی دە کوردش ئینسایدەر بێ، ڕەنگە لە کار و چالاکیەکانی داهاتووی لاپەڕەکەیە ئێمە بیر لەوە بکەینەوە کە لە شارەکانی تریش ئەنجامی بین. بەڵام وەکو دامەزراوەی کۆکار و ئێمە بەیەکەوە ئەم بە هەماهەنگی ئەم پرۆژەیە پێشکەشکەین بە تەنها لە شاری کەرکووکا بێ و ئەمە حوتەمین هەڵمەتیانە و هەڵمەتی دیکەش بەردەوامە بێ. کاک پاکۆ، 30 باڵیۆستان هەڵبژارد بۆ ئەنجامدانی ئەم هەڵمەتە. ئامانجتان چی بوو لە هەڵبژاردننی ئەم 30 ئەندامە؟ هۆکارەکەی چی بوو و بۆ چیش لە کۆتاییە، یعنی لە کاتی ڕێوڕسمەکەیە بوو پێم وابێت باڵێزی سیەمتان ئاشکرا کرد، هەتاو کاتە ئاشکراتان نەکرد و هۆکارەکەی بۆ چێگەڕێنیتەوە؟ ئێمە 29 باڵیۆزمان لە پلە و پۆست و تەمەن و ڕەگەزی جیاوازە هەڵبژارد لە بواری جیاوازی کۆمەلگایە کە ئەو کەسانە نمونەیەکی جوانی و شکۆی ئەم شارەن لە سلێمانی کە ئێمە پێمان خۆش بوو بتوانین لەم شارەوە نمونەیەکی خانەدانی و ڕەسەنی خەڵکی ئەم شارە بگوازینەوە. لەبەرەوەی لە ڕووی میدیاییوە سلێمانی گرنگێکی زیاتری هەیە لە شارەکانی دیکەی کوردستان و ئەم ماوەیەش ئێمە پێمان خۆش بوو سلێمانی وەکو ماڵێکی ڕەسەن پیشانی خەڵک بین کە کللتوری کاسە دراوسەیی لەم شارەیە زاڵە، بتوانین ئەم نمونەیە لە ماڵێکەوە بگوازینەوە بۆ شارێکی دیکەی دەستە خوشکی ئەم شارە کە ویش کەرکووکی دڵی کوردستانە. لە هۆکاری هەڵبژاردننی باڵیۆزەکانمانە پێویستمان بەوە بوو کە لە بواری جیاواز، لە دەنگی جیاواز، لە بۆچوون و تەمەنی جیاواز، لە پلە و پۆستی ئیداری جیاوازی نێو کۆمەلگایە کەسانێک هەڵبژێرین کە بتوانین یەکڕیزی یەکپەیامی سەرەڕای فرەچەشنی بۆچوونەکان کە بتوانین پێناسی سلێمانی پێ بکەین کە لێرە ئەم یەکڕیزیە، ئەم تەباییە، ئەم پێکەوە ژیانە سەرەڕای جیاوازی بۆچوونەکان هەیە، بەڵام لە کۆتاییە ئەوەی کە هەمومان ئەخاتەوە سەر یەک ڕاستەهێڵ کە ئەویش ژینگەیە، نیشتیمانە، وڵات
وڵاتەکەمانە پێش هەموو بیر و بۆچوونێک کە ئێمە هەمان بێ. دەستە خۆش بە کاک باڵیۆزی سیهەمیش ببوورە سورپرایزەکەمان پێ بڵێوە ئێمە باڵیۆزی سیهەم شانازخانە کە لە ناوەڕاستایە. شانازخان یەکێکە لە نەخشێنەرە جیهانیەکان. ئەم خانمە بەڕێزە لە ڕێگەی عەبایەکی ئاشتی و پێکەوە ژیانی ئاینەکانەوە عەبایەکی دروست کرد بۆ پاپا فرانسیس پاپای پێشووی ڤاتیکان کە عەبای ئاشتی و پێکەوە ژیانە لەلایەن نەخشێنەرێکی کوردی وەک جەنابیانەوە و بە نوێنەرایەتی کوردستان پێشکەشی پاپای ڤاتیکان کرد. جەنابیان ئەو عەبایی کە دروستیان کردووە لە مۆزەخانەی سان پیترۆ لە ڤاتیکان دانراوە. پێمان خۆش بوو وەکو دەستوورێکی هەمیشەیی لاپەڕەکەمان باڵیۆزێکی کۆتایی بهێڵینەوە بە شاراوی بۆەوەی هەر جارە و پەیامێکی لە ڕێگەوە بگەێنین. پەیامیش لە شاردنەوەی شانازخان ئەوە بوو کە پێمان وابوو کەسانێک هەن ڕەنگە کاری باش بکەن لە کۆمەلگایە، کاری جوان پێشکەشکەن، تەنانەت دووکو مامۆستایەکیش لە پشتی منێکەوە وەکو گەنجێک ڕەنگە ڕۆڵێکی باڵای هەبوو بێ لە پاڵپشتیکردنی منە، بەڵام وەکو سەربازێکی ون تا کۆتایی سەرکەوتنی پرۆژەکە ئەنجا شانازخان دەربخەین. و شانازخان بەتەنیا وەکو باڵیۆزێک وەکو سەربازێکی ون لەم پرۆژەیە نەناسێنراوە. شانازخان لە ڕێگەی دەستچنێکی تایبەتمەندەوە کە من بە خۆشحاڵیەوە سوپاس یەکەم هیوادارم لە ئاستی ئەو شکۆمەندیە بم کە جەنابیان پێی بەخشیوم. ئەبمە دووهەم کەس لە دوای پاپا فرانسیس پاپای پێشووی ڤاتیکان کە دەستچنێکی ئەم خانمە بەڕێزەم پێبەخشراوە. ئەمە ئێستا لە بەردەستمانە. ئەمە جانتایەکی تایبەتمەندە. شانازخان کار لەسەر جاجمی کوردی و خشڵی کوردەواریەکە، براندێکی تایبەتمەندە و ئەم براندە کاری دەستی شانازخانەوەکو وتە بۆ ماوەی چەند ساڵە ئەم قوماشە قوماشێکی کۆنە 80 ساڵ کۆنە. باشە مێژۆکەی گەڕێتەوە بۆ 80 ساڵ لە ڕێگەی ئەم ئاڵای کوردستانەوە ئاڵای کوردستانی گەورەی لەسەر نەخشانەوە و پەیامیش لەمەی کە بۆچی ئەم پشتێنە ئاڵتونی پێشکەشی من کردووە لەبەر ئەوەی کە ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە تەنها نەمامان نەڕواندووە بەڵکو هیوایەکمان لە دڵی گەلەکەمانە ڕواندووە، کللتورەکەمان وای فێرکردوین کە ڕێز لە خاک بگرین. ئەمە پێویستە هەر نەمامێک کە ڕواندومانە وەکو هێزێک وەکو هێمایەک بۆ یەک ڕیزی بۆ هیوا وەستا و ڕوێنراوە لەو شارەیە پێویستە ئەمە وەکو فەرمانڕەوایەتیەکی شاهانە کە ئەمە بەس تەنها پێشکەشی پاشا و شازادەکانەکرێ. ئێمە لە ڕێگەی ئەمەوە پێمان خۆش بوو کە ئەم شتە چۆن فەرمانڕەوایەتی پاشایەتی ئەگوازرێتەوە لەنەوە بۆنەوە ئێمەش بتوانین ئەم پەیامە و ئەم میراتی کە دەستمان پێ کردووە نەوە بۆ دنەوە بگوازرێتەوە بتوانین پرۆژەی نەمام ڕواندن بە کللتور بکەین. کاک پاک بەمە زۆر سەرنجی ڕاکێشام ئەمە منیش سەرێکی بکەم ئەگەر ئاسایی وێت کارێکی زۆر جوانە. پێما بێ کاک پاک بێ ئەمە ئاوای بەکاری بێنیت وایە ئەوێ بەم شێوێ بەکاری بێنیت لاونی و لەبەر ئەکرێ نەگوەکو لاونی و بەکار بێنێت ئەوە خۆ باشتر شارەزای کەواتە بێ ئەمە بەم شێوێ بێت وایە ئەبزانام ئاوای جوانتر دیارە بێت جانەوەیە ئێمە شارازی پێواکەین بێگومان وەکو گەنجێک وەکو گەنجێکی لێ هاتوو بە باسێک لە پرۆژەکانی داهاتوو بکەین. باسی ئۆکتۆبەری پەمەی یەکەین کە بڕیارتان ناوە تەنها ئۆکتۆبەری پەمەی نەبێت. ئۆکتۆبەری پەمەی بۆچی تەنها لە مانگی ئۆکتۆبەران نابێت بەنیازی چین؟ ئێمە ئەم پرۆژەیەمان لە مانگی دەوە دەست پێ کرد پرۆژەی نەمام ڕواندنەکە لە مانگی سپاس دەکەم. ئەمە مۆرکی شانازخانە ئەم بۆنە لە هەموو کارێکی هونەری جەنابیانە دیارە. پیرۆزت بێ. سپاس دەکەم هەر بژیم. ئەم پرۆژەیە ئێمە لە مانگی 11 ئاهەنگی سەرکەوتنەکەمان گێڕا پرۆژەی نەمام ڕواندنەکە. پاشان سێرمان کرد کە ئێمە پرۆژەیەکی دیکەشمان ئامادەیە کە پرۆژەی هەڵمەتی هۆشیاری شێرپەنجەی مەمکەل کە لە مانگی ئۆکتۆبەری پەمەیە ئەنجامەدرێ. پێمان وابوو کە تەنها مانگی ئۆکتۆبەر بەز نەبێ بۆ ئەم هۆشیاریە، پێویستە مانگی نۆڤەمبەریش وەکو هەموو مانگەکانی دیکەی ساڵ گرنگی بین بە هۆشیارکردنەوەی خانمان بۆ زوو پشکنین بۆ پشکنینی پێشوەختەی مامۆگرافی کە ڕەنگە دەیان خانم هەبێت لە خانمە بەتەمەنەکان خانمە گەورەکان ننکمان دایکمان کەسانێک کە خوێنەواریان نییە یاخود هۆشیاری ئەو جۆرە پشکنینەیان نییە بتوانین لە ڕێگەی کۆمەڵێک باڵیۆزی دیکەوە هۆشیاری بڵاو بکەینەوە بۆ پشکنینی پێشوەختە و دەربارەی هۆشیاری شێرپەنجەی مەمکیش کە ئەمە تا ئێستا ئێمە بە بەردەوامی پرۆفایلی باڵیۆزەکانمان ئاشکراکەین لە پرۆژەکەیە و ئەو باڵیۆزانەشی کە ئێستا لێرەیە دەرئەکەون بەشێکن لەو باڵیۆزانی پلان پرۆژەکەتانە بۆ مانگی ئۆکتۆبەری پەمەی کە بڕیارتان ناوە بەڵێ لە نۆڤەمبەرا بەردەوامە بێ نۆڤەمبەریشا بەردەوام بێت تەنها ئۆکتۆبەر ناوێت بەڵێ زۆر باشە کاک پاکووکوی کە
سەرنجی قسەکانتمیە هەر کارێکی کە ئەنجامێن پەیامێکی لە پشتەوەیە بێگومان کەواتە ئامانجی گەنجانی The Kurdish Insider یاخود ئەو گەنجانێک کە لەگەڵ تۆیە کار ئەکەن ئامانجی تۆ ئەو گەنجانی دیکە چییە؟ بێگومان ئێمە لە سلێمانی وەکو شارێکی ڕۆشنبیری گرنگە بۆمان کە بتوانین نمونەیەکی جوانی گەنجی ڕۆشنبیری ئەم شارە پیشانی خەڵک بین لەبەروی پێمان وایە کۆڵەکەی سەرەکی و نەوەی نوێ و نەوەی تایبەتمەندی هەر کۆمەلگایەک گەنجەکەی بێ هەر بە نمونە کاتێک کە کەسێک تێزی ماستەرنامەکەی لە بواری ڕاگەیاندنا لە زانکۆکانی کوردستان ئەنجامەیە یەکەم شوێن بۆ ڕاپرسی کاتێکە بۆیە ڕوا ئامادەیەکانە بۆ لەبەروی گەنج کۆڵەکەی سەرەکی هەر وڵاتێکە و تۆ بتەوێ گرنگی بیت بەلایەنی گەنجان لە کوردستان بە حکمیەوەی کە ئێمە ئەم گلەیە ئەمە وەکو گلەیی باز ناکەین بەڵام باسێگەکەین کە ئێمە بەداخەوە لە بەرەوەی میدیایەکمان نییە سربەخۆ بێت تایبەت بێ بە گەنج دوور لە باگراوندی حیزبی یاخود میدیایەک بێ کە جەخت بکاتەوە لەسەر کللتوری گەنج نەک لەسەر یاخیبوونی گەنج یاخود وەستانەوەی دش بەدەسەڵات یاخود کۆمەڵێک بابەت کە پەیوەست نەبێ بە گەنجەوە ئێمە پێویستە کار باشتر بکەین لە گەنجانە بۆ ئەوەی کە هۆشیاریان بکەینەوە دەربارەی بابەتی کللتوری دەربارەوەی کە لە کۆڕووکۆبوونەوەیەکە دانیشن چۆن بتوانن ماوەڵە بکەن چۆن قسە بکەن چۆن ئەگەر ئێمە دوو ڕۆژی تر لە ڕێگەی خوێندنەکەمانەوە بێ لە ڕێگەی پرۆژەکانمانەوە بێ سەردانی وڵاتێکی دیکە بکەین بتوانین نوێنەرایەتی شکۆمەندی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە بە شێوەیەکی دروست بکەین ئێمە لە The Kurdish Insider ئەوەی کە گرنگیمان پێداوە لایەنی کللتورە و لایەنی گەنجان و گرنگیدانە بە هونەرمەندانی کوردستان بە شێوەیەکی بێلایەنانە بتوانین پەیامی هونەرمەندەکانمان دوور لە هەموو تەکەتولاتێکی نێو مەجالی و مەیدانی هونەری و میدیایی بتوانین ئەو پەیامە بتوانین بگەینین و پردێک بین لە نێوان خەڵکو و ئەو هونەرمەندە بەڕێزانەیە کە لە نێو لاپەڕەکەیان دەرەکەون و لاپەڕەکەیان کردو بە سەکۆیە بۆ خۆیان دەستان خۆش بێت کەواتە کاک پاکۆ با بڵێن کاری ئێوە چییە بێت یاخود پرۆژەی ئێوە چییە بێت بۆ ئەو گەنجانەی کە لە ئێستادا با بڵێن لە دەرەوەی The Kurdish Insiderن ئەیانەوێت یارمەتیکی گەنجانە وەربگرن کاری ئێوە پرۆژەی ئێوە چێ بێت لەو کاتەیە بەڵێ بەو پێی کە ئێمە وەکو میدیایەکی بێلایەن کارەکەین و هیچ فەند و پاڵپشتێکی داراییمان لە هیچ شوێنێک و دام و دەستگا و کەسێکی تایبەتمەندەوە نییە ئێمە لە لاپەڕەکەیە تەنها ئەوە ناتوانین کە گرنگی بین بە هۆشیارکردنەوەی گەنجان و لە هەمان کاتیشا کاتێک کە پرۆژەیەکیان هەبێ گرنگی بین بە دەرخستنی ئەم پرۆژەیە بە شێوەیەکی میدیایی ستاندارد و لە هەمان کاتیشا بتوانین ببین بە ڕێگەیەک بە سەکۆیەک بۆ نیشاندانی توانای گەنجانی بەهرەمەندمان لە کوردستان بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتیشا لە ڕووی میدیاییوە هەوڵ بین بتوانین سەکۆیەک بین بۆ هێنانە پێشەوەی ڕوخساری نوێی میدیایی بۆ نێو مەیدانە میدیاییەکە کە بتوانن دەیان کەسی دیکەی وەکو پاکۆ لەم لاپەڕێەوە دەرچن کە ئەم پەیامانە لە ڕێگەی ئەم دەستگا سەنگینانەی وەکو دەستگای کورساتەوە بگەێنن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر باشە کەواتە پاکۆ مەسجی چییە؟ پەیامی چییە بۆ ئەو گەنجانەی کە وەکو پاکۆ ئەیانەوێت بە سیقە بەخۆبوونەوە دەرکەون و کار و چالاکیان هەبێت و خزمەت بگەێنن بە هەمان شێوە پەیامی تۆ چیە بۆ؟ پەیامی من بۆ گەنجان گەرچی من خۆشم گەنجم و لە ڕیزی ئەوانم پێم خۆش نییە خۆم جیا بکەمەوە لەوان بەڵام پەیامی گرنگ کە گەنج بتوانێ بیکات بە کۆڵەکەی هەر ئیشێکی کاتێکە کارەکات ئەوەیە کە لە ڕێبازی ڕەسەنایەتی و ئەسڵزادەیی خێزانەکەی خۆی لانەیە و بتوانێت لەسەر ڕێچکەی کللتوری با و باپیران و ئەو دابوونەری تەجوانی کە کۆمەلگای کوردی هەیەی لانەیەت و بتوانێت کاتێکە کارێکەکە پەیامی هەبێ لەو کارە ئەگەر کارەکەت زیادەیەگە خاتە سەر کارەکانی دیکی کە لە نێو مەیدانەکەیە کراوە ئەوە زۆر باشە ئەگەر ناتوانیت و هەمان ڕێچکە ئەگریتە بەر پێم وایە میدیا و مەیدانەکە زۆر لەوە گەورەترە کە پێویستی بە قەرەباڵغکردن هەبێ پێویستی بەوەیە کە کەسێک بێت ڕێچکەیەکی نوێ ڕێبازێکی نوێ مۆدێلێکی نوێی جوانی کۆمەلگا پیشانی خەڵک بە زۆر باشە کەواتە پاکۆ بە ئەمەیان بەدەربێ لە ئەو باسانەی کە کردمان پەیامە چی بە مامۆستاکەی خۆکەوە ئێستا سێرمانەکە لە نێو ستۆدیۆ لە نێو کۆنتترۆڵە من زۆر خۆشحاڵم لەوەی مامۆستاکە نارسەرچڵە کە یەکێکە لە هونەرمەند و ئەکتەر و شانۆکارە دیارەکانی نێو مەیدانی نواندنی کوردی کە من لە لای ئەو مامۆستایەما دڕکەومێکتەم گرتووە ئەوە مناڵ بووم نەک بڵین کە ئەو تەمەنی گەورەیە بەڵام من زیاد
گەورە و کردبینی خۆمان بێ ڕێزم هەیە بۆی چاوی ماچەکەم من خۆشحاڵم بەوەی کە لە نێو مەیدانەکەیە زۆر مامۆستای وەکو مامۆستا کەنارم هەیە هەر بە نمونە ئەتوانین بڵین شانازخان یەکێکە لەو مامۆستایانە مامۆستا کەنار یەکێکی دیکەیە لەو مامۆستایانە هەمیشە پاڵپشت و هاوکار بوون لەوەی کە من وەکو کەسێک لە نێو ئەم کۆمەلگایە جێپەنجەیەکی خۆم وەکو گەنجێک دەربخەم. دەستە خۆش بێ پاکۆ زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس دەکەم ئەگەر بتوانم من سپاسێکی تایبەتمەند بگەێنم. بێگومان کاتە ئێمە کە هەر چیەکت ماوە هەر پەیامەکت ماوە بیگەێنی تەنها ویستم پێت بڵێم کە جێگەی شانازیت هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوای بەردەوامیت بۆ ئەخوازم هیوادارین کە گەنجی وەک تۆ نمونی وەک پاکۆ لە نێو کۆمەلگایە لە ڕووی زیاد بوونەوە بێت و زیاد بکات هەر پەیامێکت ماوە هەر چیەکت ماوە ئەتوانین لە ئێرە بیگەێنی. من ئەمە زۆر سپاسی دەستگای میدیای کورسات بکەم کە ئەمڕۆ بوو بە سەکۆیەک بۆ منێکی گەنجیش کە بتوانم ئەم پرۆژەیە ئاشنا بکەم بە کۆمەڵانی سەنگینی خەڵکی کوردستان کە کەسانی ڕەسەن و ئەسڵزادە و سەنگین سێری ئەم شاشەیەکەن ئەمە بۆ من گرنگ بوو کە بتوانم لە دەستگایەکی لەم جۆرەوە ئەم پەیامە بگەێنم ئەمە سپاسی زۆر لەو هاوکارانە بکەم کە بە بەردەوامی وەکو مامۆستایەک لە پشتی منن وەکو کەسانێکی وەکو سەربازێکی ون لە پشتی منن لەوانە زۆر بەڕێزان خاتو شاناز جەمال لەوانە زۆر بەڕێزان خاتو سەرگوڵ حسێن لەوانە زۆر بەڕێزان کاک هەردی سەلامی و بێگومان مامۆستا ئەزیزەکەم مامۆستا کەناریش. زۆر سپاس بۆ تۆ دەستخۆشی بۆ تۆ هیوای بەردەوامیت بۆ ئێوارەیە و بۆ ئەم میوانداریە زۆر سپاس بۆ هەر بژین.